ئەمن عجیب لەمی ئەوڵام ساڵانە ماڵن دێت بۆ ئێرە و سەعابی ئەو کنەپێستەم ساڵان خەڵک ئەو پەنیرەی دێنیت بۆ ئێرە وەکو بڵێن شوێنی سار دێرە کنەپێستی پێ دەڵێن ساڵان لە دەوری مانگی 5 بەرەو سەر پەنیرەکان دێنجا وەکو بڵین مردار وەکو ساڵان نمەوە بە حەقەت بەڵام ئێستا وەکو بڵین هەیە 5 بزنی هەیە لە بابەتی خۆیدا مەسەلە بڵێن جۆرچێکی دەکا بە حەقەت هێندێک مرداریش ماوە بەڵام وەکو ساڵان نادەنا ئەو کنەپێستەیە تۆ دەبینی یعنی دەبوو بۆ دووچین و سێچین لەسەرێکمەندانەبن بەس لەبەرەوە ئێستا ڕزق کەم بووە ئێمە دێین بۆ ئێرە حەقەت بە تەنیاش بۆ کنەپێستەکەی نایەنێک فەلاعەتیشماش هەیە بەڵام وەکو ئەوی نییە کە بڵێن سەر پاپێ بژی طبعاً وەکو ساڵان بڵێن نیوەی سێکی ساڵانیش نەماوە بەڵام وەکو بڵین ئەمە ناکرێ بڵین دای دەخین لەبەرەوەی خەڵک پەنیرەکە هەردێنی ئەمەدا شێخین ساڵێکی کوتن دای دەخین پەنیرەکە بخۆین هێنابیان ببێ ساو لێراندا ساڵانە مەسەلە بڵین ئەوە عەجمی جۆلکەی گچکە و چووک و مەسەلە بڵین ساڵان پێستی شەو بڵە ئێستا پێست نەماوە بەس هەمووی دۆلکەی دەکەن باقەت دۆلکەکەش خاوێنە جا تقریبا لە دەوری 93 بەرەو سەر 92 ئێمە دروستمان کرد لێرە مەڵە خەڵکەکانیش مەسەلە بڵێن ئێستا لە مەرگای هەنجیرۆکەی مەرگای لە دیوی لەو بابەتەیدا لە هەمووی شوێنەکان دێن بێت ئێمە ساڵانە سەرافەتیان بۆ دەکەن و هەتا کاتی خۆی دێت دێندامە لە دەوری بڵین کۆتای مانگیدا بڵین وردە وەرزەجا ساڵانە بارانیش لەباری دەزانیت کە بڵین جەوی سارد و گەرم کە لێرە سارد و لە خوارێ زانین ئەوە دەبوو هەموو ڕقمی تەلەفۆنمان لێ وەرگتووە ئەگە کاتەکە لێرە زۆر سارد بوو لە تەلەفۆنیا بۆ دەکەین کاکەوەرە هەیە ساڵ زوو سەرمادادێ کاکە ئەو پەنیرە ئێرە لەبەرەوەی فێنکە دێن بێرە ئێرە ژوورەکە ئەوە ئاوی دەبندا حیب نەبێ ئەلێرە سەرەکەمان ئەگە لێوەربیەوە تەماشایکە ئەو دارە عیب نەبێ ئەوە داری ئاژنەی پێ دەڵێن گوتلێ دارمان لەسەردانە ئاژنەکەمان لەسەردانەوە ئاوەکەشی بەبندادێ هەوا فێنکەی ئاوەکەی ناڵێ ئەو پەنیرە خراپ بێ 1000 دۆلکە نابێ بەڵام نزیکشی دەبێ کاکەمە دەفتەرماندانەوە هەر ناوە و ڕقەمێکمان بودانەوە ئاگە متابعەکەی هەموو ڕقەمەکان دەبینی بڵین لەو بابەتەیدا ئەو ناوەی ڕقەمی لێرەیە لە دەفتەرەکەی ناوەکەمان نووسیوە ڕقەمەکەشمان لەکندانەوە ئیماگای تێدایە ئیبزنی تێدایە ئیمەڕی تێدایە هەن لەو بابەتەیدای هەمووی چونکە ئێستا ها ئەو گچکەلانە ئەوە لە مانگای نەبێ بڵین ئەوەی مەڕیتی ئەوە هەمووی مانگە و ئەوانێ لێردا وڵا بەس شیرێژگە و پەنیر تێدایە وڵا بە حەقەت ساڵانە زۆر ساڵە هەنجوونیش دێن کەسکە لە مانگی 5 بڵین بۆ 5 مانگ 5 مانگ 6 مانگ 4 مانگ لەو دەورەدا داوە ساڵەکە دەزانی قیاسی ساڵی هەیە ساڵ زوو سەرمادادێ